سڵامەتان لێبێ خوێندکاران. لە بەندی حەوتەمە باسی کوردستانی عێراق پاش شۆڕشی 14 تەمووزی 1956 دەکەین لاپەڕا 209. ئەم شۆڕشە لە ئەنجامی ڕاپەڕینە جەماوەریەکانی گەلانی عێراق و سەرکوتکردنیان لەلایەن دەسەڵاتدارانی عێراق و لەژێر کاریگەری شۆڕشی 23 تەمووزی 1952 لە میسر و ڕۆڵی ئەفسەرە ئازادیخوازەکان کۆمەڵێک لە ئەفسەرە نیشتیمانپەروەر و ئازادیخوازەکانی عێراق کۆبوونەوە بە مەبەستی هاوکاریکردن لەگەڵ جەماوەردا تا ڕۆڵی خۆیان لە خەباتی نیشتیمانیدا هەبێت. بۆ ئەم مەبەستەش ڕێکخراوێکیان پێکهێناوە بە ناوی ڕێکخراوی ئەفسەرە ئازادیخوازەکان. ئەم ڕێکخراوەیە جگە لە کەسانی بێلایەنی ئەندامانی پارت و ڕێکخراوە نیشتیمانی و شۆڕشگێڕەکانی لەخۆگرت بوو، بۆیە پەیوەندیکی ڕاستەوخۆی لەگەڵ پارت و ڕێکخراوە عێراقیەکانەوە هەبوو. لە لایەکی تر دوای سەرکوتکردنی ڕاپەڕینی ساڵی 1956 بە مەبەستی هاوکاریکردن و یەکخستنی ڕیزەکانی گەل، پارت و ڕێکخراوە عێراقیەکان لە 9 ئازاری 1957 بەرەی یەکێتی نیشتیمانیان ڕاگەیاند کە گرنگترین ئامانجەکانی بریتی بوون لە یەکەم کۆتایی هێنان بە ڕژێمی پاشایەتی و دانانی ڕژێمێکی کۆماری نیشتیمانی و دیموکراسی، هەروەها پەیڕەوکردنی سیاسەتێکی بێلایەن و هەروەها هاوکاریکردن لەگەڵ بسووتنەوەی نیشتیمانی و نەتەوەیی عەرەب و جیهان. پێکهێنانی بەرەی یەکێتی نیشتیمانی خەباتی ئەفسەرە ئازادیخوازەکانی گەرمتر کرد. بەرە بەیانی 14 تەمووزی 1958 لە ڕادۆی بەغداوە شۆڕش ڕادەگەیەنرێت. بانگەوازی کۆمار کرا، داواش لە هەموو جەماوەر و هێزە نیشتیمانیەکان کرا بۆ هاوکاریکردنی ڕژێمی نوێ. شۆڕشی 14 تەمووزی 1958 هەنگاوی گەورەی نا بەرەو پێشخستنی وڵات، بۆیە چەند دەستکەوتێکی هەبوو لەوانە ڕاگەیاندنی کۆماری و کۆتایی هێنان بە پاشایەتی. دووەم، ڕێگەدان بە هێزە نیشتیمانی و شۆڕشگێڕەکان بە ئازادی کار بکەن و هەروەها ڕەخساندنی ئازادی ڕۆژنامەگەری. سێەم، ڕاگەیاندنی دەستوری کاتی کە مادەی سێم ئاماژە بەوە دەکات کە کورد و عەرەب هاوبەشن لەم نیشتیمانەدا، واتە عێراق. چوارەم، هاوبەشیکردنی هێزە نیشتیمانیەکان لە دەسەڵاتدا. پێنجەم، لێبوردنی گشتی بۆ هەموو نیشتیمانپەروەر و شۆڕشگێڕەکان و ئازادکردنی بەندە سیاسیەکان. شەشەم، پەیڕەوکردنی سیاسەتی بێلایەنی لە ململانی وڵاتە جلهێزەکاندا. هۆکارەکانی شکستهێنانی شۆڕشی 14 تەمووز و ڕووخاندنی ڕژێمی قاسم. یەکەم، پاشەکشەکردنی قاسم حکومەتەکەی لە بیر و باوەڕەکانی شۆڕشی 14 تەمووز و پەیڕەوکردنی سیاسەتێکی دیکتاتۆری تاکڕەوی. دووەم، ململانێ و ناکۆکی نێوان هێزە نیشتیمانی و دیموکراسیەکان. سێەم، گەلە کۆمەکی هێزە کۆنەپارێز و ڕەگەزپەرستەکانی ناوخۆ. چوارەم، دژایەتیکردن و پلانگێڕانی هێزە ئیمپریالیستەکان و ڕژێمە کۆنەپارێزەکانی دەوروبەری عێراق.
پێنجەم، دژایەتیکردنی قاسم بۆ کورد، داننەنان بە مافەنەتەوەیەکاندا کە بووە هۆی داگیرسانی شۆڕشی ئەیلۆل، ئەمەش بووە هۆی بەفیڕۆدانی سامانی عێراق بۆ کاولکردنی کوردستان. کودەتای 8 شوباتی 1963 لە ئەنجامی سیاسەتی هەڵەی عەبدولکەریم قاسم هێزە کۆنە پارێزەکان بە تایبەتی بەعسیەکان و هێزە ئیمپریالیستەکان سوود وەرەگرن، کەوتنە یارمەتیدانی یەکتر تا لە ڕۆژی 8 شوباتی 1963 بەعسیەکان توانیان بە کودەتایەکی سەربازی دەسەڵات لە عێراقدا بگرنە دەست و قاسم و هاوڕێکانی لەناوبەرن. بەعسیەکان ئەگەرچی لە سەرەتای دەسەڵاتیانەوە ئەوەیان ڕاگەیان کە دەیانەوێت چارەسەری مەسەلەی گەلی کورد بکەن لە کوردستاندا، بەڵام ئەوەندەی نەخایەن شاڵاوێکی دڕندەیان کردەوە سەر کوردستان. ڕژێمی سیاسەتێکی دیکتاتۆریانی توندوتیژی دژ بە هەموو هێزە نیشتیمانیەکان و نەیارانی خۆیان گرتەبەر. ڕێکخراوێکی تیرۆریستانە بە ناوی گاردی نەتەوەی حرسل قەومی پێکێنا بۆ سەرکوتکردنی پەروەر و دیموکراسی خوازانی وڵات. لە زیندانەکاندا و لەژێر ئەشکەنجەدا گاردی نەتەوەیی هەزارانیان کوشت، بەدەیان هەزار کەسیش بێسەر و شوێنکران. لە ئەنجامی ململانی نێوان سەرۆک کۆمار عەبدولسەلام عارف و بەعسیەکاندا 18 تشرینی دووەمی 1963 عەبدولسەلام عارف کودەتایەکی سەربازی ئەنجامدا. بەعسیەکانی لە دەسەڵات دوورخستەوە و تاوانەکانیانی ئاشکرا کرد و تەرم و ئێسکی هەزاران نیشتیمان پەروەر لە گۆڕەبە کۆمەڵەکاندا دۆزرانەوە. دەسەڵاتی عەبدولسەلام عارف دوای کودەتای تشرینی دووەمی 1963 جۆرە هێمنەیەکی بەخۆیەوە بینی بە بەراورد لەگەڵ سەردەمی هاوکاریدا لەگەڵ بەعسیەکان، بەڵام ئەم سەردەمەش دووبارە هێندەی نەخایاند و کەوتەوە شاڵاوبردنە سەر نیشتیمان پەروەران و جەنگێکی تری خوێناوی لە کوردستان دژ بە گەلی کورد بەرپاکرایەوە. ڕۆژی 13 نیسانی 1966 لە ئەنجامی کەوتنە خوارەوەی فڕۆکەدا عەبدولسەلام عارف کوژرا و دوای ئەویش عەبدولڕەحمان عارفی برای بوو بە سەرۆک کۆمار. عێراق لە سەردەمی عەبدولڕەحمان عارفدا هیچ گۆڕانکاریەکی بنەڕەتی تێیدا ڕووی نەدا و سیاسەتی حکوومەت هەر بەردەوامی سەردەمی عەبدولسەلام عارف بوو. بۆیە گەلانی عێراق ناڕازی بوون لە دەسەڵات. بەعسیەکانیش ئەو بارودۆخەیان بەهەلزانی و لەگەڵ هەندێک گەورە ئەفسەراندا ڕێککەوتن لە حەڤەی تەمووزی 1968دا توانیان بە کودەتایەکی سەربازی کۆتایی بە دەسەڵاتی عەبدولڕەحمان عارف ببهێن و ڕەوانەی دەرەوەی وڵاتی بکەن. ڕۆڵی کورد لە شۆڕشی 14 تەمووزی 1958دا گەلی کورد ڕۆڵی بەرچاوی هەبووە لە شۆڕش و پارێزگاریکردندا. لە نێو ڕێکخراوی ئەفسەرە ئازادی خوازەکاندا ژمارەیەک ئەفسەری کورد هەبوون کە ڕۆڵیان بووە لە بەرپاکردنی شۆڕش و هێرش بردنە سەر کۆشکی پاشایەتی و دەستگاکانی تری وڵات. جگە لەوەش سەرکردایەتی پارتی و دیموکراتی کوردستان زوو پشتگیری خۆی بۆ شۆڕش ڕاگەیاندن و هەموو ڕێخستنەکانی ئامادە کردووە بۆ بەرگریکردن و ڕێگەیان لە هەموو نەیارانی دەسەڵاتی کۆماری گرتووە لە کوردستاندا. هەڵوێستی حکوومەتی قاسم بەرامبەر بە کورد چی بووە؟ لە چوارچێوەی ئەو ئازادیە دیموکراسیانەی دەسەڵاتی کۆماری هێناویەتیەکایەوە پارتی دیموکراتی کوردستان و ڕێکخراوە پیشەی و دیموکراسیەکانی وەکو قوتابیان، لاوان، ئافرەتان، مامۆستایان بە ئاشکرا کەوتونەتە جم و جۆڵ. هەموو نیشتیمان پەروەرانی کورد کە لە زیندانەکاندا بوون دوورخرانەوە. بۆ ناوەڕاست و خواروی عێراق ئازاد کران و گەڕانەوە کوردستان. مستەفا بارزانی کە ساڵانێکی زۆر بوو پەنای بردبووە بەر یەکێتی سۆڤیەت و گەڕایەوە وەک پاڵەوانێکی نیشتیمانی لەلایەن جەماوەری خەڵکی عێراق و کوردستانەوە پێشواسی لێکرا. ڕۆژنامەی خەبات و ژمارەیەکی تری ڕۆژنامە و گۆڤاری کوردی بە ئاشکرا دەرچوون. یەکێک لە هەنگاوە گرنگەکانی شۆڕش بریتی بووە لە دانپیانان بەبوونی نەتەوەی کورد لە مادەی سێهەمی دەستوری کاتیدا هاتبوو و کورد و عەرەب هاوبەشن لەم نیشتیمانەدا بە مەبەست عێراق. سیاسەتی قاسم هێندە لەبەر سیاسەتی نیشتیمانی و دیموکراسیەکانی بەردەوام نەبوو. باش ساڵێک لە شۆڕش و ئەنجامی ململانی نێوخۆیی
دەسەڵات و بربەرەکانی هێزە کۆنەپارێزەکان و پلانی داگیرکەران حکومەتی قاسم بەرەو تاگەڕاوی و پشتکردنە بنەماکانی دیموکراسی هەنگاوی ناو لەژێر فشاری هێزە ڕەگەزپەرستەکاندا کەوتە دژایەتیکردنی گەلی کورد و لە بەڵێنەکانی پاشگەزبوونەوە. ژمارەیەکی بەرچاوی کورد لە کوردستانی دوورخستەوە، ژمارەیەکی دیکەی تری خستە زیندان و گرتوخانەکان. گۆڤار و ڕۆژنامەکانی داخست، پارتی دیموکراتی کوردستانی لە کاری سیاسی قەدەغە کرد. سەرەتای مانگی ئازاری 1961 بارزانی بەغدای بەجێ هێشت و گەڕایەوە گوندی بارزان. هاوکات حکومەتی عێراق بڕیاری دەرکرد بۆ گرتنی ئیبراهیم ئەحمەد کە سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بوو. جگە لەوەش میری کەوتە چەکدارکردنی کۆنەپەرستان و بەکرێگیراوان تا دژبەگەلی کورد بەکاریان بهێنێت. لە هەندێک ڕۆژنامە و گۆڤارەکاندا ڕەگەزپەرستەکان بە ئاشکرا داوای تواندنەوەی گەلی کوردیان دەکرد و بارودۆخەکەیان هێندەی تر ئاڵۆز کرد. ئەگەرچی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەوڵی زۆریاندا بۆ چارەسەرکردنی کێشەکان و خاوکردنەوەی بارودۆخەکە و تا بەڕێگەی ئاشتیانە مافەکانی گەلی کوردستان دابین بکرێت، بۆ ئەم مەبەستەش لە 30 تەمموزی 1961 مەکتەبی سیاسی پارتی یادداشتنامەیەکی دا بە قاسم و تێیدا داوا کرابوو کە بە ئاشتیانە کێشەکان چارەسەر بکرێت و مافەکانی کورد مسۆگەر بکرێت و بەڵێنەکانی شۆڕشی 4 تەمموز جێبەجێ بکرێت و بەڵام یادداشتەکە پشتگوێخرا. بۆیە لە 6 ئەیلولی 1961 بە بۆنی یادی ڕاپەڕینی 6 ئەیلولی 1930 لە سلێمانی سەرکردایەتی پارتی بڕیاریدا کە مانگرتنی گشتی لە سەرانسەری کوردستان بەرپا بکرێت. بۆ بەرپەرشدانەوەی سیاسەتی نانیشتیمانی و دژ بە کوردی حکومەتی عێراق و لە پێناویدا بینکردنی مافەنەتەوایەتیەکانی گەلی کورد کەچی دەسەڵاتدارانی عێراق ئاشکراتر کەوتنە گیانی ئازادی خوازان و نیشتیمان پەروەرانی کورد و سوپایەکی زۆریان لە کوردستان کۆ کردەوە. فڕۆکە جەنگیەکانی عێراق گوندی بارزانیان بڕوان کرد. ڕۆژی 11 ئەیلولی 1961 سوپای عێراق هێرشێکی بەرفراوانی کردە سەر کوردستان و گەلی کوردیش هەر لە خانەقینەوە تا زاخۆ کەوتە بەرگریکردن. بەو شێوەیە شۆڕشی ئەیلول بەرپا بوو. دروشمی سەرەکیش دیموکراسیەت بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان بوو. شۆڕشی ئەیلول لە دوای کودەتای 8 شوباتی 1963 بەعسیەکان توانیان لە 8 شوباتی 1963 کودەتایەکی سەرباسی قاسم لەناوبەرن، دەسەڵات لە عێراق بگرنە دەست. دوای دەسەڵات وەرگرتن بەعسیەکان پەیوەندیەکەن بە شۆڕشی ئەیلولەوە بە مەبەستی گفتوگۆکردن. سەرکردایەتی شۆڕش ئامادەیی خۆی نیشاندا و گفتوگۆ دەستی پێکرد. بەڵام هەر ئەوەندەی بەعسیەکان هەستیان کرد جێی پێیان بەهێز بووە لە 9 حوزەیرانی 1963دا هێرشێکی سەربازی بەرفراوانیان کردە سەر کوردستان. بەدەیان گوندیان سووتاند و بە هەزاران ماڵیان ڕووخاند. ژمارەیەکی زۆریش لە هاوڵاتیانی بێتاوان شەهید و بریندار بوون. بەعسیەکان ئابڵۆقەیەکی ئابووری توندیان خستە سەر کوردستان و سیاسەتی برسیکردنی گەلی کوردستان و کاولکردنی وڵاتەکەیان. ڕۆژبەگیریان لە کوردستاندا ڕاگەیاند و بە سەدان کەسی بێتاوانیان لە شارەکانی هەولێر و کۆیە و سلێمانی و ڕانیە شەهید کرد و هەندێکیشیان زیندەوەچۆڵ کرد. ئەوەی پێویستە بوو وترێت بە تەنیا حکومەتی عێراق و سوپاکەی دژ بە گەلی کوردستان و شۆڕشەکەی نەبوون، بەڵکو هاوکاریەکی تەواو دەکران لەلایەن دەوڵەتانی ئێران، تورکیا، سووریا بە پاڵپشتی هێزە ئیمپریالیستەکان.